هەفتەی ڕابردوو تێد کروسی کۆماری و بێرنی ساندرسی دیموکرات لە ویلایەتی ویسکانسن سەرکەوتنی مەزنیان وەدەستهێنا، بەڵام هەفتەی داهاتوو لە نیویۆرک لە شاری دۆناڵد ترامپ شیانی ڕوبەڕووبوونەوەی سەختیان هەیە. هەستێکی زۆر خۆشە لە ویلایەتی خۆت بیت. هەروەش ئەو ویلایەتەی کە سەردەمانێک هیلاری کلینتن وەک سیناتۆر نوێنەراتی دەکرد. هەلیری باچوونی بۆ پارکی سانسێت و بروکلین خۆشحاڵ بوو. با تێپەڕبوونی کات باڵادەستی کاندیدەکان لە ڕووی ژمارەوە بەرەو کەمبوونەوە دەڕۆن و نارەکان دەکەونە ململانەی پێشبینی کردنەوە. ساندرس سوورە لەسەر ئەوەی ڕێبازی بەرەو پاڵێوراوەتی بوون دەپارێزێت. ئەگەر بتوانین لێرە بیبینەوە بە دڵنیاییەوە دەرگا دەکاتەوە بەرەو سەرکەوتن بۆ کۆشکی سپی. کاتێک بەشداری دەنگدەران مەزن بێت ئێمە سەرکەوتوو دەبین. لە هەمانکادا کروس مشتومڕێکی ئالۆز دەخڵقێنێت، دەڵێت دەتوانێت پاڵێوراوەتیەکە بەدەست بهێنێت تەنانەت ئەگەر لە دواوەی ترامپیش بێت لە ڕووی ژمارەی نوێنەرانەوە کاتێکە بەرەو کۆنگرەی نیشتیمانی کۆماریەکان دەڕوات لە مانجی حەوت. ئەگەر بچینە کۆنگرێکی ململانیەوە ئەوە ژمارەیەکی مەزنی نوێنەرمان دەبێت. ترامپیش ژمارەیەکی مەزنی دەبێت. ئێمە بەدەستە باڵایەکی مەزنەوە دەچینە کۆنگرەکەەوە. من پێم وایە یەکەم گەڕی دەنگدان بەرزترین کۆیدان دەبێت کە داناڵد ترامپ بەدەستی بهێنێت. بەڵام لە گەڕی دواتر ئێمە پاڵێوراوێتی پارتیەکە و دەستدێنین. پاش دەرەنجامێکی سست لە ویلایەتی ویسکانسن، ترامپ ئاڵوگۆڕی لە کارمەندانی هەڵمەتەکەی کرد، بەڵام شێوەی وتارەکانی نەگۆڕیوە. تێدی درۆزن ئەمڕۆ هاتە ئێرە و نەیتوانی 100 کەس کۆ بکاتەوە. لە هەمان کاتدا هیلاری کلینتن دەڵێت بە پەرۆشە بۆ کۆتایی هێنان بە پێشەبرچەی دموکراتەکان بۆ ئەوەی بتوانێت سەنجی بخاتە سەر هەڵمەتی هەڵبژاردننی گشتی. ئێمە بەڕێگاوین بەرەو وەدەستهێنانی پاڵێوراوەتی، بەڵام من لێرە لە نیویۆرک پێویستم بە سەرکەوتنێکی مەزنە، چونکە هەرچەند زووتر بتوانم ببمە پاڵێوراو ئەوەندە زووتر دەتوانم پارتیەکە بەرەو یەکگرتن ببەم، هەروەهاش ئەوەندە زووتر دەتوانم گشت کاتەکەم بۆ ململانی کۆماریەکان تەرخان بکەم. بیر و ڕاوەرگرتنەکان نیشان دەدەن کلینتن و ترامپ لە نیویۆرک دەستە باڵایەکی مەزنیان هەیە. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.